خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی 2011 و ڕۆژانی دوایی لە پێناو چیدا بوون؟ نەبوونی خزمەتگوزاری، زۆربوونی بێکاری و دامەزراندن تەنها لە ڕێگەی تەسکیەی لق و کۆمیتەکانی یەکێتی و پارتیەوە، قەیرانی ئاو و کارەبا و سوتەمەنی، نەبوونی و گرانی نرخی بەنزین و خراپی ڕێگەوبانەکان و نائەدالەتی کۆمەڵایەتی و نادادی و قۆڕخکاری حزبی. ئەمانە هۆکاری سەرەکی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 هەرێمی کوردستان بوون کە بەو هۆیەوە 10 کەس شەهید بوون و زیاتر لە 200 کەس بریندار بوون. ئێستا دوای تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر ناڕزاییەکاندا چی لە دۆخی خەڵک و شێوازی حکومڕانی گۆڕاوە وا دەسەڵاتداران حکومڕانیان بەهێزتر و خەڵک بێدەنگتر بووە. کارەبا ڕێک بووەتە ترافیکلایەتی سەرشەقامەکان، ڕێگەوبانەکان بوونەتە ڕێگای مەرگ، خزمەتگوزاری گشتی بووەتە فیدای سیاسەتی ئابووری سربەخۆ، ئاو تەنها باج و پێوەریان بۆ زیاد کردووە، بەنزین لە دەستی حکوومەتەوە درایەوە دەستی کۆمپانیاکانیان و نرخەکەی گران کرا. نەوت هەر باسی مەکە و نەک لە زستان بە هاوینیشدا و بە پارەی دەغیلەش بۆت ناکردرێت. دامەزراندن بە مەرجی نەیەشتنی بندیوارەکانی یەکێتی و پارتی کە ئەوەش بووەتە خەون. ژیانی پلە باڵاکان و موچەی مانگانەی خاوەن پێداویستە تایبەتەکانیش باشترین بەڵگەن لەسەر نائەدالەتی کۆمەڵایەتی و نادادی. گەر بەراوردێکی ئێستا و 2011 بکرێت، نەک تەنها هیچ خواست و داواکاری خەڵک جێبەجێ نەکراوە، بەڵکو خراپتریش بووە. چۆن؟ بەم شێوازە. کۆمپانیایەک دادە مەزرێ بە ناوی کەپکۆ. ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین، ڕاستەوخۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیە و دەگەوتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە سایەی خیاڵ پڵاوی دامەزراندنی کۆمپانیای کەپکۆ و پشکی هاوڵاتی لە نەوت و ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ، قەیرانی دارایی سەری هەڵدا و موچەی فەرمانبەر و مامۆستا کرایەوە چارەکە موچە و دەیان هەزار موچەخۆری بندیواری حزبی ئاشکرا کران و دەیان گەنجیش لە پێناو ژیانێکی شایستە ئاوەکانی ئیجە بووە نیشتیمانی هەمیشەییان. هەرەمانش نا، بەڵکو نیوەی خاکی هەرێم بە کەرکووکیشەوە دوای دەریایەک لا خوێن و قوربانیدان بەهۆی سیاسەتی هەڵەی دوو پارتی دەسەڵاتدارەوە درایەوە دەستی حکوومەتی ناوەندی. هێشتا ماویەتی ساڵی 2020 و باسی قەیرانی غازی ماڵانە. نەوت بە خۆراکەکەی جاران ئێستا بووەتە هێلکە بە غازی ماڵان. 2011 باوباوی ئۆپۆزیسیۆن بوو، پۆزی ناو فەیسبووکیش ڕسم و سێڵڤی بەردەرکی سەرای ئازادی و بەرەنگاربوونەوە بەرامبەر هێزانیەکان بوو. بەڵام ئێستا باوباوی وەرگرتنی پۆستی حکومیە و پۆزیش تەنها چۆکنەدانە بۆ دەسەڵات. جگە لە خراپبوونی دۆخی خەڵک و حکومڕانی ئەوەی زیاتر و خراپتر گۆڕاوە خەڵکە. جاران وزەیەکی ناڕزاییان تێدا بوو، دەنگیان لێوە داهات و داوای ماف و ئازادیان دەکرد. بەڵام ئێستا هەر ڕۆژە و بەناوێکەوە باج و سەرانەیەکیان لێوەردەگیرێت و نەک تەنها دەنگیان لێوە نایێت، بەڵکو بەناوی بێزکردن لە سیاسەتەوە ملکەتی سیاسەتە ستەمکارانەکەی جووت حزبی دەسەڵات بوون و هەر ڕۆژە و بەدەست قەیرانێکەوە دەناڵێنن.